پاسەکە ینی گشتی بۆ خەڵکی فەقیری زۆر تێدایە ئەوانە کابرای بە ڕۆژ پێی ناکرێت بستە بازار شەوەکەی دێتن بازاری خۆی دەکات و لەو سەریش دەگەڕێتەوە دێتەوە. لەم شەوە پاسەکانی قەزای بەحرکا بە شەویش دەکەونە کار لە چەند ڕۆژی ڕابردوو لە بەیانیەوە تاوەکو 6 ئێوارە پاسی بەحرکەی گشتی کە لە نێوان قەزای بەحرکە بۆ بازار خەڵکی دەگواستەوە تاوەکو 6 ئێوارە بەڵام لە ئێستاوە لە دوای نوێژی مەغریبیش خەڵک دەگواستن. دەمێت قسە لەگەڵێکێک لە شۆفێرەکان بکەم. قوربان سلااوت لێ بێتن دەمێت باسی ئەوم بۆ بکەیت بۆچێن بڕیارەتاندا شەوانش خەڵک بگوازن لە کێوە دەست پێ دەکەن؟ پێشەچی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم ئێمە بڕیارماندا بە ڕۆژ کار دەکەین بە شەوی ژوار دووە کار دەکەین شەوان پێش تەراوێح پاسەک دەڕۆ بۆ هەولێر و دوای تەراوێحش تەقریبان 2 پاس 3 پاس کرد بەتوانێت نەفەر چەند یا بێمە کار دەکەن. باشە دەتوانین بڵێ تا سەعات چەند یا کاتژمێر چەند پاسی قەزای بەحرکە بۆ بازار دەڕوا؟ بەخوازە عەسەب نەفەرە بەخۆی ئیمکانێتی تا سەعات 9 پاسەیە بۆ هەولێر دەڕوا. باشە ئەمە تا چەند سوودی دەبێت بۆ خەڵک بەتایبەت لە مانجی ڕەمەزاندا؟ بە قورئان پاسەکە ینی گشتی بۆ خەڵکی فەقیری زۆر تێدایە ئەوانە کابرای بە ڕۆژ پێی ناکرێت بستە بازار شەوەکەی دێتن بازاری خۆی دەکات و لەو سەریش دەگەڕێتەوە دێتەوە. باشە لە گەڕانەوە تا کاتژمێر چەند خەڵک دێنەوە؟ لە گەڕانەوە تقریبان لەو سەری سەعات 12 دەست پێ دەکاتە دەوری سەعات 1 خەرچی دەینەوە. 12 شەو خەڵک دێنەوە؟ 12 شەو دەست پێ دەکات هاتە سەعات دەوری 1. زۆر باشە دەمێت یەک پرسیاری دیکەت لێ بکەم لە دوای ڕەمەزانیش بەردەوام دەبنێت تەنها بۆ مانجی ڕەمەزانەوە؟ بەس بۆ مانجی ڕەمەزانە دوای ڕەمەزانەوە بە ڕۆژ پاسەیە چکە بەس بۆ مانجی ڕەمەزان بە شەو پاسەیە. یعنی ئێستا دەتوانین بڵێن قەزای بەحرکە لە بەیانیەوە پاسیە تاوەکو 9 شەو لە بەیانی دەست پێ دەکات ئەتا بەرەبەری مەغریبێ بەرەبەری مەغریبێ ڕادژێ خەڵک سا دەکات دەستۆماری دوایەکە پێش تەراوێح پاس دەست پێ دەکات بۆ هەولێرێ یعنی پێش تەراوێح پاسێک دەڕواتن و پاش تەراوێح تقریبان 2 پاس 3 پاسکە بەڕێ دەکەی بۆ هەولێر. زۆر سپاس دەست خۆش دەکەم. ئەمە قسەی ئەو شۆفێرەیە کە چەند خولێکێکی دیکەوە بڕیارە بە پاسەکەی خەڵکی بگوازێتەوە کە هێلی گشتیە لە قەزای بەحرکەوە بۆ نێو بازاری هەولێر وە خۆی باسی کرد لە پێش ئەنجامدانی نوێژی تەراوێح پاسێک بەڕێ دەکەوێت بۆ بازاری هەولێر و لە دوای تەراوێح تاوەکو کاتژمێرنەوە بە جێرەی هەبوونی با بڵێن هاوڵاتیان خەڵکی دەگوازنەوە بۆ نێو بازاری هەولێر و بەخۆشی باسی کرد ئەم ئۆفەرە تەنها بۆ مانجی ڕەمەزانەی دی لە دوای مانجی ڕەمەزانەوە نامێنێتن.